مەترسی ژیری دەستکرد لە سەر بانگەشەی هەڵبژاردن ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سینان مەجید شارەزای تەکنەلۆژیا. بەڕێز سینان ساڵتان لێبێتۆم کاتتان باش. لە ماوەیەکی کەمدا ژیری دەستکرد هاتە نێو سەرجەمکایەکانیشیان لایەنی ئەرێنی و نەرێنیشی هەبووە پێگومان. پێتان وایە سەنگی ئەو تەرازوە بەکەم لاداکەوێت؟ زیرەکی دەستکرد ئامڕازێکی ئاسانکاریە یاخۆت مەترسیدار؟ اولا شكرا جزيلا على الاستضافه. بەڵێ زۆر سوپاس بۆ میوانداریکردنمان. بابەتی زیرەکی دەستکرد بەڕاستی سیستمێکی دیاریکراوی نییە، بەڵکو بەڵێ دەتوانم بڵێم وەکو ئێوە ئاماژەتان پێکرد ئامرازێکە، بەڵام ئامرازێکە دەکرێت لایەنی ئەرێنی و نەرێنی هەبێت بەپێی ئەوەی چۆن بەکاردێنرێت. دەکرێت بە خراپی بەکاربهێنرێت کە زیانی بۆ کۆمەلگە هەبێت بۆ دەشکرێت بە باشی بەکاربێنێت کەواتە ئامرازە، بەڵام بۆ ئەوەی ئێمە بتوانێت ئامرازە بەڕاستی و دروستی بەکاربهێنی بە شێوازێکە لە خزمەت خەڵک و کۆمەلگە دابێت. پێویستمان بە کۆمەڵێک یاسای ڕوونە، پێویستمان بەوەیە کە ڕێگری لە خراپ بەکارهێنانی ئەم ئامرازە بکرێت و هەروەها دەبێت یاساکە هاندەر بێت لە باش بەکارهێنان لە چوارچێوەیەک یاسایی کە هەمان پێ پابند. کەوایە بۆ ئەوەی پارێزراو بین لە مەترسیەکانی ژیری دەستکرد پێویستمان بە یاسایە لەبەرەوەی ناتوانانی خۆمانی لێ بپارێزین. بالتأكيد بەڵنیایەوە ئێمە پێویستمان بە کۆمەڵێکی یاسا ئەوەی ئێستا ڕوودەدات لە عێراقدا هەرچەندە پرسەکە تەنیا پێوەست نیە بە عێراق بەڵکو لە زۆربەی وڵاتانی ناوچەکاندا هەیە لە وڵاتە هەرە پێشکەوتەکانیش بە تایبەتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە ساڵی 2022 تاکو ئێستا لەگەڵێک بانگەشەی هەڵبژاردن و لە لایەنی ئابووریش بە هەمان شێوە زیرەکی دەستکرد بەکارهێنراوە لە چاوەشەکردنی هەندێک ڕاستی زۆر ڕاها و هەروەها هەوڵ دراوە خەڵک لە دەوری کۆمەڵێک بابەت کۆ بکرێنەوە کە ئامانجی دیکەی لە پشتەوە بووە. وڵاتانی جیهان لە ئێستادا لە کێبڕکێدان بۆ ئەوەی یاسا و چوارچێوەی یاسایی دابنێن بە شێوازێک کە هەمولایەک پابند بکەن و شێوازی وا بگرن لەبەر کە خراپ بەکارهێنانی ئەم بابەتە کۆتایی پێبێت. بۆیە ئەوەی ئێستا لە عێراق پێویستە ئەوەیە کە دەبێت یاسامان هەبێت، یاساکە ڕێگری بکات لە بەکارهێنانی زیرەکی دەستکرد بە پێی یاسا. ئێستا لە زۆربەی وڵاتاندا ڕێگە بۆ نادرێ وڵاتە پێشکەوتەکان کە زیرەکی دەستکرد بە هەموو شێوەیەک بەکاربێنێ، بەڵکو دەبێت ئاگادارکردنەوەی لەگەڵدا بێ بگوتری ئەم وێنەیە ئەم دەنگە دزە پێکراویان هەر شتێکی دیکە بە زیرەکی دەستکرد دروست کراوە. ئێستا بە نمونە لە پلتفۆرمی مێتا ڕێگری دەکات یاخود نەک ڕێگری بەڵکو سنووردارکردنی هەیە بۆ ئەو ڤیددیوانەی کە بە زیرەکی دەستکرد دروست دەکرێن. لەگەڵ ئەوەشدا هەندێک گروپی داخراو هەیە وەکو ئانەی لە ئەپی وەتساپ و هەندێک ئەپی دیکەدا کە داخراون سەخت ئەمانە کۆنتترۆل بکرێن و زۆر جار ئەم بابەتان لێ بڵاو دەکرێنەوە و دەبێ ئەوشمان لە بەرچابێ هەواڵی ناڕاست بڵاوبوونەوەی ئاسانترە وەک لەو هەواڵانەی کە بزمانە پێکرا و پشت ڕاستکراون. کەواتە ئێمە لە پاڵ یاساش پێویستمان بەوەیە کە هەڵمەتێکی هۆشارکردنەوەمان هەبێ بۆ هۆشداریدان لە بڵاوکردنەوەی هەر هەواڵێک بەبێ دڵنیابوونەوە لە سەرچاوی هەواڵەکە. بەڵێ ئەتوانین ئێستا بڵێن ژیری دەستکرد بۆ تا هەڕەشەیەک لەسەر بەتایبەت کاندیدان ئەمان چۆن نەتوان خۆیان بپارێزن لەم هەڕەشەی ژیری دەستکرد یان هاوڵاتیکی یاسایی ڕەنگە زۆر زەحمەت بێ بتوانێت ڕجیای بکات لەوەی ئەمە ژیری دەستکردە یان ڕاستیە، چونکە هەندێکیان زۆر واقعیانە دروست دەکرێن. من باس دا هاوڵاتێکی ئاسایی یەکەم نەک لەوەی کەسێک کە کەمێک شارەزایی هەبێ. من پێم وایە لەم دۆخەی کە ئاماژەتان پێکرد بەتایبەتی لەم ماوەیەدا کە هەڵبژاردنە زۆر سەختە بۆ هاوڵاتیەکی ئاسایی بتوانێت ڕاستی و ڕاستی چاوەشەکراوە یاخود بابەتی نا دروستە یەکتری جیا بکاتەوە. ئێمە پێویستمان بە کۆمەڵێک ڕێکارە بۆ ئەو مەبەستەش لە زۆر وڵاتدا ماوەی بێدەنگی کە بانگەشەی هەڵبژاردن واتە 2-3 ڕۆژ پێش هەڵبژاردن کۆمەڵێک هەواڵ بڵاو دەکەنەوە هەندێک کەس بۆ جەماوەرێکی دیاریکراوە. دەبێت لەو ماوەیەدا کار بکرێ بۆ ڕاستکردن
کردنەوەی هەندێک بابەت لەبەرەوەی گەلێک جاران هاوڵاتی لەو ماوەیەدا بڕیار دەدەن ڕاستیەکەش ئەوەیە زۆر جار ئەو ماوەیە بڕی ئەوە ناکە کە گەلێک شت ڕاست بگرێتەوە ئێمە پێشبینی دەکەین کە لە ماوەی کۆتایی سێ ڕۆژی پێش هەڵبژاردن گەلێک دۆسیە بڵاو بکرێنەوە و بابەتی تۆماری دەنگی دزە پێکرا و لە ماوەی بێدەنگی هەڵبژاردندا بڵاو بکرێنەوە بەڵام پێم وانێ بتوانین کۆنتترۆل بکەین. بەڵێ پێتان وایە حیزب و لانە سیاسیەکان بۆ بانگەشی هەڵبژاردن و بۆ بەدەستێنانی دەنگی زیاتر یان بۆ شکاندنی لانی بەرامبەریان پەنابەر بێتە بەر ژیری دەستکرد؟ بالتأكيد هو كأحزاب وكشركات وكو حزب وكو كومبانيا وكو دامەزراوە گەلێکیان لە چوارچەوەی کێبڕکێدا کە هەمویان کێبڕکەیانە بۆ گەیشتن بە ئەنجومەنی نوێنەران بەوەی کە زۆرترین دەنگ زۆرترین کورسی پەرلەمانی بەدەست بێنن چاوەڕوان کراوە لە زۆر پارتوولایانی سیاسی کە ئەم تەکنۆلۆژیە نوێیانە بەکاربێنن و بەشێکشان ئەو کاریان کردو بۆچی لەبەرەوەی دەست پێڕاگەیشتن بەم تەکنۆلۆژیای ئاسانە پێویستی بە ئەزمونێکی ئەوتۆنیە تۆ پێویست بە پرۆگرامەرێک نییە بۆەوەی بتوانێت گەلێک هەواڵ چاوەشە بکەیت بۆیە چاوەڕوان کراوە پێشوایان بابەتە تەنیا لە عراق نیە لەگەڵێک وڵاتانی دیکەشدا هەیە تەنانەت لە وڵاتە گەورەکان ئەم تەکنۆلۆژیای سادە و ساکارانە بەکاردێنن هەرچەندە تەکنۆلۆژیایەکی سادەیە بەڵام کاریگەری زۆر لەسەر خەڵکەیە. پێتان وایە بەشێک لەوەی کە بە شێوەیەکی خراپ بەکاردێ ئەوەیە کە بە ئاسانی دەستی بەکارهێنەری پێگات. نعم بالتأكيد بەڵێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە دەستڕاگەیشتنی ئاسان بەردەستی ئەم تەکنۆلۆژیای لە لای هەموو کەسێک کە هەندێک کەس نابێ دەستی پێڕابگە و ئەوەی کە بەڕاستی تەکنۆلۆژیەکە بە خۆڕایشە لەسەر گەلێک پڵاتفۆرم و لەسەر وێب بە شێوەیەکی گشتی هەر زانێکە یاخود ئەوەی کە بەخۆڕاییە و خەڵک دەستی پێدەگەوا دەکا بەکاربهێنرێت. بەڵێ بەڕێز سینان مەجید شارەزای تەکنۆلۆژیا لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیەوە.